هەرێمی کوردستان لە بەردەم دوومەترسی گەورەدایە. ئەوەی تا ئەم ئانوساتە دیارە و ڕوونا ئەوەیە سەرەڕای ئەوەی شەقامی کوردی دەمێکە بە دەنگی بەرز داوای یەکڕێزی و یەکدەنگی لە پێناو چارەسەرکردنی کێشەکان و بیرکردنەوە لە بەرژەوەندی نەتەوەی دەکاتەوە. هێشتا کەمترین ئومێدێک بۆ ڕێککەوتن و پێکهێنانی کابینا لە نێوان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەم نزیکانەیە و بەم زوانەیەدا لە ئارادا نییە. هێشتاش پەرلەمانتارە نەکراوەتەوە و کەمترین ڕێککەوتن و سازانیش لەسەر پۆستی سەرۆکۆماری نەکراوە و پێش دەچێت بەم زوانە و بەم ئاسانیەش نەکرێت گەرچی لەوانەیە پرسی سەرۆکۆمار بە ناچاری بکرێت. ئەوەی تا ئەم ساتە وەختە دیارە و جێگەی نیگەرانیە ئەوەیە کە سەرەڕای ئەوەی شەقامی کوردی یەکدەنگ داوای یەکڕێزی دەکات هەندێک لایەنی سیاسی هەرێم هەر لە بیری لێدان و ڕیسواکردنی یەکدین. هێشتا سەرقاڵی بیرکردنەوە لە ڕێککەوتنی ژێربەژێرە لەگەڵ نەیارانی کورد بە مەبەستی سڕینەوە و بە پەراوێزخستنی یەکترین. هێشتاش هەرکە لە ڕقی و غورور لە بەرامبەر یەکتری و بێمنەتی لە ئاسخەڵک و بێباکی لە بەرامبەر گۆڕانکاریەکانن. بەشێک لە سیاسەتی سەرەکی و هەمیشەیی هەندێک لایەنی سیاسی هەرێمی کوردستانە. ئەوەی تا ئەم ساتە وەختە ئاشکرایە ئەوەیە کە هەست دەکرێت سەرەڕای ئەوەی شەقامی کوردی هەستی بە مەترسی کردووە و بۆ چەندین ڕۆژە لە شەقام هاواری مەترسی و پێویستی یەکڕێزی بەرز کردوتەوە. هێشتا هەندێک هێز و لایەنی سیاسی هەرێم درکیان بە هەستیاری دۆخەکە نەکردووە و هەر بە نەفس و هەناسەی جاران سیاسەت دەکەن. ئەوە لە حاڵێکدایە لەم کاتەدا و بە دەرکەوتنی شێوازی سیاسەتکردنی ترامپ و بە تایبەتی لە ڕۆژئاوا بۆ هەمووان ڕوون بۆتەوە ترامپ کەمترین ئیمانی بە دیموکراسی نییە. پێشانی داوا بە پێی قورسایی هێز و دەسەڵات دەجوڵێتەوە و سیاسەت دەکات و بڕیار دەرەکات. پیشانی داوا لە ئاست داگیرکاری وڵاتانی دیکە بێدەنگ دەبێت بۆ ئەوەی خۆی حەزی بە داگیرکاریە. واتە ئەوەی ڕوون و دیارە ئەوەیە سیاسەتی و بڕیاری ترامپ چاوەڕوان کراوە و دەبێت هەردەم ئامادەی هەر پلان و پیلانگێڕیەک بیت. بەگشتی ترامپ پیشانی داوە حەزی بە دەسەڵات و ئیمتیاز و دۆلارە و لەم بارەوە بێت و کەمترین ئیمتیاز و دۆلار وەربگرێت لە ئاستەم و داگیرکاری و پێشێلکاریەک نەک تەنیا بێدەنگی هەڵدەبژێرێت بگرە بە ئاسانی خۆی دەشارێتەوە و پاساوی بۆ دەهێنێتەوە. هەر ڕێک وەک ئەوەی لە ڕۆژئاوا قەوما و بە ئاسانی پاساوی هێنایەوە کە گوایە کوردگەر چی باش و هاوپەیمانی ئەمریکایە بەس کورد نەوتی فرۆشتە و بەشی ئێمەی نەداوە و ئیتر پشتیوانی ناکەین. سەرەڕای ئەم حاڵەتەش هەندێک لایەنی دەسەڵات و بڕیار لە هەرێمی کوردستاندا تووشی ئەو وەهمە سەیر و سەمەرێن وا دەزانن ئەمریکا هێشتاش هەر پێویستی بەکیانی هەرێمی کوردستان و مانەوەی هەرێمی کوردستان هەیە و هەر لەم ئاڕاستەیەدا تووشی ئەو خولیایە بوونە کە ترامپ هاوکات پلانێکی گەورەی بۆ کورد هەیە و بەم بۆنەوە لە ئاست کووردا هەڵەن ناکات و لە ئەنجامیشدا هەر هیچ نەبێت ئەمریکا کیانی هەرێم دەپارێزێت و ئەوانیش دەتوانن لە تەراتێنی خۆیان بەردەوام بن. ئەم گەشتبینیە سەیرە لەپاڵ ئەم هەموو خەمساردیەی دەسەڵاتی کوردی لە ئاسکردنەوەی پەرلەمان و پێکهێنانی کابینە و پتەوکردنی یەکڕێزی و چارەسەرکردنی کێشەکانی بەردەم دەسەڵاتی هەرێم پێدەچێت هەرێم بەرەو ئاقارێکی مەترسیدار ببات. هەر بۆیە دووریش نیە لە ئەگەری پێداگری هێزە سیاسیەکانی هەرێم شەقامی کوردی کە لەم ڕۆژانەدا بەهۆی پرسی ڕۆژئاوا و دەرگ بە مەترسی لە نێوچوون ژیاوەتەوە تەواو بێهیوا بکات و چارەنووسی خۆی بسپێرێتە دەست ڕووداوەکان. خوێندنەوەی کۆیدۆخی سیاسی دنیا و ناوچەکە و بە تایبەتی هەرێمی کوردستان بە ئێمە دەڵێت کیانی هەرێمی کوردستان لە ئێستادا لە بەردەم دوو مەترسی تەواو جددیدایە. یەکەم ئەوەی بێت و ئێران ڕوو لە ڕووخان نزیک بێتەوە دوورنیە چەتەکانی شەرع بە فیتی تەل ئەبیب و ئەردۆغان ڕوو لە عێراق بکەن و بە یارمەتی سوننەکان دەسەڵاتی شیعی بەغداد ڕوو لە ڕووخان بکەنەوە و بە دڵنیاییەوە ئیتر لەم کاتەدا جیالەوەی ڕۆژاوای کوردستان دەکەوێتە مەترسیەوە سوننەی عێراق دەتوانێت بە بیانووی پاساوی زۆر بیر لە ڕووخانی کیانی هەرێمیش بکاتەوە و لەم حاڵەتەدا ئیتر تەنیا یەکدەنگی شەقامی کوردی دەتوانێت ڕوبەڕووی ئەم پلانە بوەستێتەوە بەو مەرجەی دەسەڵاتی هەرێم واز لە سیاسەتکردن بە هەناسەی جاران بێنێت و واز لە سیاسەتی بێمنەتی لە بەرامبەر خەڵک و بێباکی لە ئاز ڕووداوەکانی ناوچەکە بهێنێت و بۆ یەک جاریش بووە بەرژەوەندی حیزبی بکاتە قوربانی بەرژەوەندی گشتی. دووەم، ڕاستە لە ئێستادا دۆخی سیاسی و ئابووری دنیا و ناوچەکە وای کردووە مەترسی ڕووخان لەسەر کیانی هەرێمی کوردستان نەبێت و هاوکاتیش دڵخۆش بە یارمەتی و پشتیوانی ئەمریکا و ڕۆژئاوا بێت. بەڵام بێت و ئێران لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێت و دۆخی ناوچەکە تۆزێک هەور بێتەوە و بەغدادیش لەگەڵ واشنگتن ڕێککەوێت و سەرجەم کێشەکانی چارەسەر بکات بەغداد ئیتر بە ئاسانی بیان و پاساو بۆ کۆکردنەوەی ئەم دەسەڵاتە دۆزێتەوە.
ئەوە تا دەتوانێت بە ئاسانی ئیدارەی نوێی ئەمریکا و تەنانەت وڵاتانی ڕۆژئاوای لە یانگری هەرێم تێبگەێنێت. هەرێم ئیتر بۆتە سەرئێشە هەم بۆ بەغدا و هەمیش بۆ خەڵکی کوردستان و جگا لە پەکخستنی دەم و دەستگا حکومیەکان و زۆر جاریش با تاڵانبردنی نەوت و تووڕەکردنی خەڵک کەمترین دەستکەوتی نەبووە و ئیتر هیچ ڕێگە چارەیەک جگە لە کۆکردنەوەی ئەم سەرئێشەیە نەماوەتەوە و دوور نییە هەر بەو جۆرەی ڕۆژێک بودجا، ڕۆژێک نەوت و غاز و ڕۆژێکی دیکەش دەسەڵاتی بەڕێوەبردننی هەڵبژاردنیشی لێوەرگرێتەوە. ئەم جارەش بە بەخشینی چەندین ئیمتیازی قەبەی نەوتی و وەبەرهێنان بە تەواویەتی هەرێم لە سەرجەمی دەسەڵاتەکانی داماڵێت. هەر بەو جۆرەی کەوا لە بەرچاوی ئیدارەی ترامپەوە دەسەڵاتی هەرێمی لە کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی داماڵی و ئەردۆغانیش بە ئاسانی ئەفرینی داگیر کرد. دەمێنێتەوە لە کۆتاییدا بڵین دۆخی سیاسی دنیا و ناوچەکە و هەرێم بە ئێمە دەڵێت بێت و دەسەڵاتی سیاسی هەرێم هەست بە مەترسی جددی نەکات و بە هەناسەی جاران سیاست بکات و بیر لە بەرژەوەندی نەتەوەی و داڕشتنی پلانی استراتیژی نەکاتەوە و گوێ بە ویستی شەقامی کوردی نەدات، هەر بەڕاست هەرێمی کوردستان ڕووبەڕووی مەترسی جددی و لەوانەی لاوازبوون و تەنانەت ئاوابوون نزیک دەبێتەوە.